ایرو لویدره لکوشکا ایلیزه لپاریسا دستبرایا هولره سروکومار فرانسای امانوئل ماکرون پیشوازی لسروک وزیر هرما کردستان دیگه. فرانسا انداما هف پیمانیان اف دولتیا لدیجی داعشیه و یک جوان ولاتانه کود شره لدیجیوی گروپا رادیکال ده پشتوانه که دیاریا نافچه بو. اولات اوروپی به 1000 سربازان ده هف پیمانیان ناف دولتیا لدیجی شره داعشیه ده بشدار بو. جسالات 2014 و 1459 ایریش ناسمانی لعراق و سوریه پیکانینه. 2251 آرمانجین داعش تکشکاندنه. فرانسای پشتی تکشکاندنا خلافتا داعش 6 میلیون یورو جبو آودان کرنا نافچین رزگارگیری و آرامی آوان ترخان کرنه. جوانجی 20 میلیون یورو بو باجار موسله. هر وها مشغول راهینان به 10,000 سربازین عراقی و پیشمرگیان کریه. او جبلی ترخان کرنا 100 میلیون یورو جبو سوریه. 45 میلیون یورو جوان بو نافچین دجر دستلاتا ریوبریا خسرده بون. بریاره پرسکریکن امنی یک جمجارین گوتو بیجا دنافبرا ماکرون و مسرور بارزانی دبه. فرانسا کو دیروکان نویا پیوندینوی لگل هرما کردستانه و دیگره بو چیکرنا هرمین دجافرین ده سال 1991 ده بدابین کرنا چک تقمنی و مشقو راهینانه ده شره لدیجی داعشه ده پشتوانیا پیشمرگه کر. تیمی فڕۆکەوانی فەڕەنسی لە ڕێگەی بردووانی ئاسمانیە و هاوکارێکی باشی هێزەکانی پێشمەرگەیان لە بەرەکانی جەنگدا کرد و هەروەها لە ڕووی کۆکردنەوەی زانیاری و معلوماتی هەواڵکردیەوە فەڕەنسا یەکێک لە وڵاتانە بوو کە پێشەنگ بوو و توانی هاوکارێکی زۆر باشی میحوەرەکانی هێزی پێشمەرگە بکات. دوای دامەزراندنی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش بوونە بەشێک لە هاوپەیمانەتەکە تیمێکی تایبەتیان هاتە هەرێمی کوردستان لە چەند بوارێک هاوکاری هێزی پێشمەرگەیان کرد. یەکێک لە بوارەکان ئەوەیە کە بڵێ مەشق بە هێزەکانی یعنی تیمێکی مەشقکەریان نارد کە بوونە بەشێک لە سنتەری کوردستان بۆ مەشقی هێزی پێشمەرگەکە ئەو کاتە هاوپەیمانەتی نێودەوڵەتی بڵێن دژی داعش دایان مەزران. سردانا سروک وزیر هرما کردستان بو پاریسی 3 هفتهان پشتی پیشوازی کرنا فرانسای لسروک وزیر عراق محمد شیعه سودانی ته. گویا داشته که جه هفته گهشتن دواره انرژی ده امضا کرن. بریارد و سردانا سروک وزیر هرما کردستان دجی پیش و برنا پیوندی نابورین دنابرا پاریس و هولیره ده بگوتو بیش کرن.